طبعا ئەوەی کە کراوە ڕۆژی پێنجشەممە وەفدێکی هەرێمی کوردستان هاتە بۆ بەغدا و گفتوگۆی لەگەڵ لایەنی عراقی حکومەتی عراقی کردووە لەسەر پرۆژه یاسای بودجەی 2021 و تهدیدا لەسەر پچکی هەرێمی کوردستان. ڕێککەوتن کاتێک دەتوانین پێی بڵێن ڕێککەوتن کە مۆکرا لە نێوان ینی ئیمزاکرا لە نێوان هەردوولا و کرا ناو چوارچێوەیەکی یاساییەوە. کاتێک ئەم لێک تێگەیشتنە یان ئەم گفتوگۆیی کە کراوە لە نێوان هەرێم و بەغدا دەتوانین بڵین ڕێککەوتنێکە و کە دەبێت هەر لا پێی پابند بن کە کرا بەشێک لە پرۆژه یاسای بودجەی 2021 و لە پەرلەمان دەنجی هێنا. ئێستا تەنها لێک تێگەیشتنە گفتوگۆی باش کراوە و تقریبا دوو پێشنیار هەیە. وەفدی هەرێم گەڕاونەوە بۆ هەرێم و عێراقیش ئەمڕۆ قەرار بوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بکرێت دواخراوە بۆ سێشەممە لە ڕاستیدا لەبەر دوو سەبەبی یەکەمیان کە بەیانی کۆبوونەوەیکی فراوانی هێز سیاسی عێراقیەکان هەیە لەگەڵ بەڕێز کاظمی و سەبەبی دووەمیان ئەوەیە کە ئەو پێشنیاری هەرێمی کوردستانیش ڕێی هەرێم و ڕێی لایەنی عێراقیش لای خۆیانەوە تاوتری بکەن بۆی لەسەر یەکێک لە پێشنیارەکان بگەنە ڕێککەوتن داخڵی موازنە بکرێتە ڕێککەوتن نییە بۆ مانایە بۆین هەموو شتێک تەواو بووە بەڵام لێک تێگەیشتنێکی باش هەیە و هەردوولا بەم مقتەرحانە طرح کراوە بۆ هەردوولا و هەردوولا تاوتوی دەکەن دوجار لەسەر سێغەیەک ڕێک دەکەون. پێشنیار یەکەمەوەی کە ئەگەر 250,000 بەرمیلەوتی ڕۆژانە لە ڕێگای شەومەوە بفرۆشێت و نیوەی داهاتی خاڵستیەکان هاتە داهاتی فیدراڵی ئەوەی کە داهاتی ئیتیحادین بدرێتەوە بە خەزێنەی دەوڵەت لە بەغدا لە بەرامبەردا بەغدا لە 1267 لە نەفقاتی فعلی ماگانە دەداتە هەرێمی کوردستان. ئەمە یەکێک لە پێشنیارەکانە بەڵام لەم بارەدا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی تحملی تەکلیفەی نەوت دەکاتە هەم دەرهێنانی هەم نەقڵکردنی هەم ئەوەی کە باڵین خەرجی پرۆسەی نەوتە دەکەوێتە سەر هەرێمی کوردستان. پێشنیاری دووەمەوەیە کە 450,000 بەرمیلەوە ڕادستی سومۆ بکە و عێراق خۆی تحملی ئەم التزاماتە نەوتیانە بکە کە لە بەرامبەر شەریکات و لە بەرامبەر باڵێن خەرجی کولفەی دەرهێنان و فرۆشتنی نەوت هەیە.